هەبوو نەبوو دوو هاوڕێی ئازیز هەبوون کە زۆریان یەکتری خۆشەویست، ئەوانیش قازەسپی و کێروێشکە خان کە بەیەکەوە زۆر تەبا بوون. زۆربەی کاتەکان پێکەوە بوون و هاوکاری یەکتریانە کرد. بۆ نمونە ئەگەر یەکێک لە مناڵەکانی قاز دەکەون بوایە یەکسەر کەروێشکی ئازا هەموو دارستان ئەگەڕا و ئەیدۆزیەوە. قازەکەش بە هەمان شێوە هەمیشە پارێزگاری لە بێچووە کەروێشکەکان ئەکرد. هەر کەسێک بەهاتایەتە بەردەم کولانەی کەروێشکەکان بە قیڕەقی ڕاوی ئەنا کە یەک قیڕەشی بکردایە هەموو قازەکانی تر بە دوایە ئەیان قیڕان. ڕۆژێکیان دایکە کەروێشک ڕۆشت بۆ دارستانە بەرزەکە هەتا وەکو گێزەر بۆ بێچووەکانی بێنێت، چونکە کەروێشکەکان زۆر حەزیان بە خواردنی گێزەرە. لەم کاتەیە مامڕێویش چاوی لە دایکە کەروێشک بوو کە ماڵی بەجێهێشت بوو. بیری کردەوە بچێت بۆ لای بێچووە کەروێشکەکان. بۆیە پلانی دانا و ڕۆشت لە دەرگای کەروێشکەکانیدا. هەر بیری دەکردەوە چۆن ئەمڕۆ ئەو بێچووە کەروێشکانە بخوات. بەڵام لە بیری کردبوو کە قازەسپیەکە ئەوەندەی بێچووەکانی خۆی بێچووە کەروێشکی خۆش دەوێت و هەمیشە پارێزگاریان لێ دەکات. هەر بۆیە قازەسپی زانی کەروێشکە خان لە ماڵ نییە و ڕۆشتووە. بێسێود و خۆی گەیاندە ماڵی کەروێشکە خان و بۆ ئەوەی کە چاودێری بێچووەکانی بکات و ئاگایان لە بێچووەکانی بێت. هەر بۆیە کە ڕێوی لە دەرگایدا قاز دەرگاکەی لێ کردەوە. فەرموو ڕێوی چیت دەوێت؟ ئەوە بێ زەحمەت کەروێشکەکان لەکوێن؟ هەر ئێستا لێرە بڕۆ، ئەم ناوە بەجێ بهێڵە. دایکە کەروێشک لێرە نییە و بێچووەکانی خەوتون، تکایە بێزارمان مەکە. ڕێوی هەر پێداگری ئەکرد و داوای بێچووە کەروێشکەکانی ئەکرد. قازیش زانی مامڕێوی وا بە ئاسانی واز ناهێنێ، یەک قیڕەی کرد و کاتێکی زانی هەموو قازەکانی کە بە دوایە قیڕانیان. قازەکان بە پۆل هاتن، ئەمەندەیان هاوار کرد هەموو ئاژەڵەکانی دارستان هاتن تا بزانن چی ڕووی داوە. لەم کاتەیە کەروێشکەخانیش هاتەوە. ئەوە چی بووە؟ قازەکەش بەسەرهاتی ڕێویەکەی بۆ کەروێشکەخان باس کرد. بمبورن ئازیزەکانم، من ڕۆشتم تاوەکو خواردنتان بۆ بهێنم، بەڵام سوپاسی قازی هاوڕێم ئەکەم کە ئێوەی پاراستووە. بەڕاستی من پێزانینم هەیە بۆ کارە باشەی تۆ، بۆ ئەو هاوکاریەی تۆ قازەسپی هاوڕێم. سوپاسی ناوێ هاوڕێکم، ئەوە ئەرکی هاوڕێتیمانە. زۆر سەرسام بووم بە قازەسپی. من بۆ وەک تۆ قاز نیم، توانم وەکو تۆ مەلە بکەم بۆ ماوەیەکی زۆر لە ئاودا بمێنمەوە. خۆزگەم بە خۆتان. کەروێشک هەموو ئەو باشیانەی خۆی بیرچوو بوو کە لە خۆیدا هەیە کە چەند خێرا ئەتوانێ باز بدات و چەند ئازایە لە هەڵکەندنی ژێرزەوی کە ئەتوانێ چاڵی گەورە گەورە دروست بکات. ئەمانەی بیرچوو بوو. هەر خەیاڵی لای ئەوە بوو چۆن وەکو قازەسپی بێت. ئەم بیرکردنەوانەی کەروێشک مێشکی سەرقاڵ کردبوو. هەر بۆیە بڕیاریدا بچێت بۆ لای قاز و پێشنیارێکی بۆ بکات. چووە سەر ڕووبارەکە و بینی قازەسپی و بێچووەکانی مەلە ئەکەن. قاز کە بینی کەروێشکی هاوڕێ هاتووە و هاتاوەکو بە خێراتنی بکات. بەخێر بێیت کەروێشکی هاوڕێ،
سوپاس من هاتووم هەتا پێشنیارێکت بۆ بکەم بێگومانم تۆ هاوڕێی منیت و قبوڵی دەکەیت فەرموو بەسەر چاو هەرچی تۆ بیڵێ وەرە با من و تۆ قاچەکانمان بگۆڕینەوە من حەز ئەکەم وەکو تۆ بم لە ڕاستیە منی زۆر سەرسامم بە قاچە خێراکانی تۆ زۆر باشە پێشنیارەکەتم بۆ دڵە دوای چەند ڕۆژێک کەروێشک زۆر هەستی بە بێزاری ئەکرد نەی ئەتوانی وەکو قازاوار بکات و زۆر باش مەلەی نەئەزانی قازەسپیش نەی ئەتوانی وەکو کەروێشک ڕابکات هەر بۆیە کەروێشک بڕیاریدا کە تەواو بێزار بووە و پێشنیارەکەی بۆ قاز دووپات کردەوە بەڕاستی منیش حەزم لە قاچە کورت و بچووکەکانی خۆم نەماوە حەزم لە شێوە جوانەکەی خۆمە پێویستە قاچە جوانەکانی خۆم وەربگرمەوە و پێویستە وەکو ئەوەی کە هەم خۆمم خۆش بێت